خوشک و برا بەڕێزەکان ڕۆژنامەنووسە خۆشەویستەکان کەناڵە ڕاگەیاندنەکان کە هەمیشە هاوکارمانن هەموو لایەک بەخێر بن هەروەها بەخێر هاتنی ئەندامانی لیژنەی باڵا و بەناسخان بەڕێزیان کە نوێنەری ئەنجومەنی پارێزگایە گەشەخانیش کە ئەندام بوو لەگەڵمان لە لیژنەی باڵا وەک هاوکار وەک هەماهەنگیکە ئەو نەیتوانی ئامادە بێت کە سەرۆکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتیە لە پەرلەمان وەک هەموو لایەک ئاگادارن ئێمە لە کۆتایی مانگی 11 لە 11 2016 لە هۆتێل تایتانیک لە پێش چاوی ژمارەیەکی زۆر لە بەرپرسان ڕێکخراوەکان کەناڵەکانی ڕاگەاندن کەمپینێکمان ڕاگەاند کەمپینەکە بۆ پشتگیری بوو لە سندوقەکە لەم بەڕێوەبەرێتیەیە و بەڕێنمایی وەزارەتی دارایی کارەکە ئەو کەمپینە بۆ ماوەی 31 ڕۆژ کارەکانی بەردەوام بوون وەکو هەڵمەتەکە لە ئێستا پاش 31 ڕۆژەکە کۆتایی هاتووە ئێمە ئەمڕۆ لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە ئەنجامەکانی ئەو کەمپینە بۆ هەموو لایەک ئەخێنە ڕوو ئەنجامەکانیش بەم جۆرە بوو یەکەم بڕێ و پارانەی بەدراوی دیناری عێراقی و بە شێوەی کاش گەیشتون بە لیژنەی پێشوازی بریتی بوون لە 26 ملیۆن و 498,750 دینار کە لەلایەن 123 هاوڵاتی خێرخوازەوە پێشکەش کراون بڕێ و دوام بڕێ و پارانەی بە دراوی دۆلاری ئەمریکی و بە شێوەی کاش گەیشتون بە لیژنەی پێشوازی بریتی بوون لە 6,043 دۆلار کە لەلایەن 28 هاوڵاتی و خێرخوازەوە پێشکەش کراون خاڵی سێیەم ژمارەیەک لە هاوڵاتیان لە ڕێگەی پێشکەشکردنی پێداویستی جۆراوجۆر بەشداریان کردووە پێداویستەکان زۆر شتیان تایە لە خواردن لە بەتانی لە ئەجهیزەی کارەبایی گەرمکردنەوە جلشۆر و مەوادی تری سەحی پاککردنەوە و زۆر شت لەو پێویستیانەی کە ماڵێک پێویستێتی ماڵەکانی نەوجەوانان و بە ساڵاتچوان پێویستیانە لیستێکی دوور و درێژە کە لەلایەن 169 هاوڵاتیەوە خێرخوازەوە پێشکەش کراون خاڵی چوارەم کە ئەمانەوە بۆ هەموو لایەکی ڕوونکەینەوە ئەویشەوەیە سەرجەم لیستی ناو و بڕی ئەو پارانەی کە هاوڵاتیان پێشکەشیان کردوون لە ئێوارەی ئەمڕۆ لە سایتی بەڕێوەبەراتی گشتیمان socialsuli.com بڵاو دەکرێنەوە هەروەها لیستی ناوی ئەو بەڕێزانەی کە شتومەکیان پێشکەش کردووە وەک بەشێک لە بەدیهێنانی شەفافیەت لە پرۆسەی وەرگرتن و خەرجکردنی هاوکاریەکانە خاڵی پێنجام کە ئێمە زۆرمان بەلاوە گرنگە ئەویش ئەوەیە سپاسی هەموو ئەو هاوڵاتیانە بکەین ئەو خێرخوازانە بکەین ئەو دڵسۆزانە بکەین کە بەشداریان کرد چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ لە کەمپینەکە ڕاستەوخۆ ئەوانەی پارەیان پێشکەش کردووە ناڕاستەوخۆ ئەوانەی کە هاوکار بوون وەک کەناڵەکانی ڕاگەاندن هاوڵاتیانی تر ڕێکخراوەکان بە تایبەت کارمەندانی کۆمەڵایەتی لە سلێمانی و سەرجەم ئەندامانی لیژنەی باڵا ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ڕوونی کەینەوە ئەویشەوەیە سندوقەکە لە ساڵی 2006 بە ڕێنمایی وەزارەتی دارایی دروست کراوە بەردەوام ئەتوانێ هاوکاری لە هاوڵاتیان وەرگێ ئێمە لەم ڕاگەیاندراوەی ئەم ڕۆمانە تەنها کۆتایی کەمپینەکە و ئەنجامەکەیمان ڕاگەیاندووە کەمپینەکە خۆی سێ ئامانجی هەبوو یەکەم ناساندنی کاری کۆمەڵایەتی دامەزراوە کۆمەڵایەتیەکان بە تایبەت خانەکانی لە خۆگرتنی منداڵی ساوە نەوجەوانانی کوڕان و کچان بە ساڵاتچوان پەککەوتەکان و لەگەڵ شەڵتەری داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکرا و سندوقەکە بەردەوامە لە وەرگرتنی هاوکاریەکان بەڵام کەمپینەکە کۆتایی هاتووە ئامانجی یەکەممان لە ناساندنەکە سپاس بۆخوا لە ئاستێکی زۆر باش هاتەدی ئامانجی دووەم ئەوە بوو کە سندوقەکە بە خەڵک بناسیێنین بە ڕێژەیەکی زۆر باش هاتەدی ئامانجی سێم ئەوە بوو متمانە لای هاوڵاتیان دروستکەین بەرامبەر ئەم سندوقە و بەرامبەر ئەو هاوکاریانەی یەنە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی ئێمە هەموو لایەک دڵنیاکەینەوە پارەکان بە دینار و دۆلار لە بانک پارێزراون بانکیش 8 دقەیە کارمەندەکانی ئێمە ئەچنە ئەوێ کە فەرمانێکیان پێیە بۆ وەرگرتنی هاوکاری بوو پارە بۆ ئەو بوارانەی کە تەرخانە بۆ خەرجکردنی بانک بەبێ دوودڵی و بەبێ دواخستن بەبێ هیچ کێشەیەک بۆمان خەرجەکە لە ئیندەشا هەر ئەویان لێ چاوەڕێیەکەین و بۆ متمانەی زیاتری هاوڵاتیانیش لە 2017 کۆتایی هەموو مانگێک سەرجەم ئەو هاوکاریانەی دەگەنە سندوقەکە لە سایتی بەڕێوەبەراتی گشتی ئیعلانیەکەین ئەوەی گرنگە بیڵێن ئەم بڕە هاوکاریانەوە لیستی ئەو ناوانەی کە لە سایتەکەش بڵاوەکەینەوە لای ئێوەی بەڕێزی ڕۆژنامەنووسانی شەیە ناوەکان
بڕی پارەکان ڕۆژی پێشکەشکردنیان جۆری کەلوپەلەکان هەموو ئەوانە تا ڕۆژی 31/12/2016 بووە لەم مانگی یەکەشا کە ئەمڕۆ حەڤەی مانگە بە درێژایی ئەو ڕۆژانە خەڵک هەبوو هاوکاری جۆراوجۆری هێناوە لە کۆتایی ئەم مانگە ئەوانیش بە هەمان شێوە لە سایتەکە ئیعلانەکرێت. جارێکی تر سپاس بۆ هەموو لایەک بەناسخان کە لەگەڵمان لە نوێنەری ئەنجومەنی پارێزگایاندام ئەنجومەنی پارێزگای لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی وتەیەکی بچووکتان پێشکەشەکە و پەیامێکی هەیە و پاشان هەر پرسیارێک هەبوو لە خزمەتتانی بەڵێ بەناسخان. ئەم کاتی هەموو لایەکتان باش من و کۆندامێکی ئەنجومەن کە لەم لیژنای باڵایە بەڕاستی بەشداریان پێکردم زۆر سپاسیانەکەم کە ئەوە پلانەکەی و پرۆژەکەی ئەم کەمپینە زیاتر گرنگ ئەکات و شەفافی ئەکات. من لێرەوە وەکو ئەندامێکی ئەنجومەن دەستخۆشیان لێ یەکەم لەم لیژنانە بەڕاستی ئەمە کارێکی ئەوە حکومت بیکردایە و ئەوە ئەم پارێ لەلایەن حکومەتەوە هاکاری لەلایەن ئەوە بووە کە ئەمان هەستاون ئەم لیژنانە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک و هاتوون ئەم کەمپینیان بەڕێوە بردووە. من لێرە دەستخۆشیش لەواناکەم کە هاوکاری ئەم کەمپینیان کردووە هاتوون بەڕێوەیان بردووە و هاتوون گرنگێکی زیاتریان پێیاوە. دەستخۆشیش لە ڕاگەاندنەکان دەکەم کە بەڕاستی لە ئەوڵ و لە ئەخیری کەمپینەکە بەشدار بوون. زۆر سپاس. بەسەر چاو یەک خۆتان ڕێک طبعا بەڵێ ئێمە ئەو بودجەی کە حکومەت تەرخانیەکە بۆ بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی ئەم بینایی کە ئێستا ئێمایتیاین 5 خانەمان هەیە خانەی ساوایان کوڕان کچان بە ساڵاتچوان شەڵتەری داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراو ڕێنماییەکە ئەو هاوکاریانەی تەنزیم کردووە کە تەنها بۆ ئەو خانانە و سوودمەندەکانیان و هەر شتێک لە بەرژەوەندی ئەو خانانە بێ خەرجەکرێت. لە ساڵی 2016 سندوقەکە کارا کراوە هاوکاری پێشکەش کراوە و هاوکاریشی تا خەرج کراوە ئەوەی کە بۆی خەرجەکرێت هەر شتێک کەم و کوڕی بێ لە بودجە نەتوانرێت تەختە بکرێت نەتوانرێت تەواو بکرێت لە ناویشیانە مەسلەی دەوامی کارمەند ئێمە بۆ ئەو بارانەی خەرجەکەین. ئەگەر منداڵەکان ئەگەر بە ساڵاتچوەکان ئەگەر ئافرەتەکان پێویستیان بە لە هەر کاتێکا پێویستیان بە هەر چی شتێک بێ بۆ نمونە تەتفی ئەو گەرمکردنەوە بۆ نمونە پێداویستێکی تری ڕۆژانە بۆ نمونە نەشتەرگەریەک کە لە نەخۆشخانەکانی حکوومەت نەکرێ بۆ نمونە کارمەندێک کە پێویستە خزمەتی بە ساڵاتچوو پەکەوتە بکە کارمەندێک کە پێویستە منداڵی ساوا بەخێوکە ئێمە گرێبەستمان بۆ کردوون لەسەر سندوقەکە مانگانە پارەی خۆیان وەرەگرن بۆی خزمەتەکانی خۆیان بکەن. پاشان ئەگەر ستافی خانەکان نەتوانرێت لە دوو ڕۆژەکە تەختیەی ئیشوکارەکانی خۆی بکە ئێمە هاوکاری وەک پاداشت بۆ دەوامی زیادە خەرجەکەین بۆ ئەو کارمەندانە بۆ نمونەگەر کارمەندێک پێویست کات 4 ڕۆژ دەوام کا کە ئێمە ناتوانین بۆ موچەی کە هەیە و هەموو لایەکی ژاگەدارن لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لە سلێمانی پارێزگای سلێمانی بە تایبەت دەوامی کارمەند 2 ڕۆژە یان 3 ڕۆژە ئێمە بۆ ئەوەی کارمەندێک پێویست بێ 5 ڕۆژ دەوامکە 2 ڕۆژەکەی تر لە بری دەوامە زیادەکەی پاداشتی ئەەکەین بە بڕەپارەی دیاریکراو کە گونجاو بێ لەگەڵ ڕێنمایی و بنەمای کارکردن و ئەمانەت پارێزی و بەرپرسیارەتی لەسەر سندوق و هاوکاری خێرخوازان. کاگیادگاریان ئەمان پرسیار بسپاس کاکەرزان. طبعا ئێمە ئەم بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی خانەکانی لایە و سەرنجخان ئێستا وەڵامی ئەو پرسیارەیاتەوە کە بودجەیان چەنە و کەم و کوڕی و گرفتیان لە چیایە. بەڵام من بەشی دووەمی وەڵامێمەوە کە بۆ 2017 ئێمە چیەکەین. طبعا ئەو بڕەپارانە بە بەراورد بە قەیرانی دارایی کەم نین بەڵام بە بەراورد بە پێویستی خانەکانمان کەمە ئەو بڕەپارانەی کۆبۆتەوە. یەک لە ئیجابیاتەکانی کەمپینەکە ئەوەیە کە خەڵکێکی زۆر زانیویەتی لە دوای ڕۆژانی کەمپینەکە یان سەردەن لە مانگەکانی داهاتووە ئێمە دڵنیان لە ڕۆژانی داهاتوە لە مانگەکانی داهاتوە وەرگرتنی هاوکاری بە ڕێژەیەگە بێت کە کێشەمان لە 2017 نابێ بۆ بەخێوکردن بۆ لە خۆگرتنی منداڵان و بە ساڵاتچوان و ئافرەتان. با سەرنجخان بەشی دووەمی وەڵام باتەوە کە بودجە و بەڕێوەبەرەتیەکەی خۆیەت. بەنسبەت بودجەی بەڕێوەبەرەتیەکەمانەوە ئێمە لەبەرەوەی بودجەی هەموو دام و دەستگاکان پەسەند نەکراوە لە
پەرلەمان و نەگەڕاوەتەوانێ کار لەسەر بودجەکانی ساڵانی پێشووترەکرێ ئەوش کە نەسرەکە دیاریکراوە ساڵانی تر نەسری دایرەکەمان لە نزیکەی 30 ملیۆن بووە کە توانیمانە زۆربەی پەداویستەکانی ئەو بەشانەی کە سەر بە وڵاتی چاودێری کۆمەڵاتین پێی دابینکرێ بەڵام ئێستا نەسریەکەی نەک بەڕێوەبەرایەتیمان بەڵکو هەموو بەڕێوەبەرایەتەکانی کە نەسریەکان کەم بۆتە بەڵام ئەوەی کاریگەری لەسەر ئێمە زیاترە چکە لێرە وەکو ماڵێک وایە هەموو پێ بەردەوام پێداویستی هەیە نەسریەکەمان و کاتە 30 ملیۆن بووە ئێستا 9 ملیۆنە و بەو 9 ملیۆنەش ناتوانین هەموو پێداویستێکی پێدابین بکەین پێشگەلەوەی کە من لە نەسریە و لە میزانیە و لەوەی کە بەپێ ڕێنمایەکانی دارایی کە دەرچووەکە ناتوانانی کۆمەڵێ ئەساس و کۆمەڵێ فەسڵ و مادە هەیە کە ناتوانانی کاری لەسەر بکەیت جگە لەوانەش ئێمە کێشەی دیوەکو بەڕێز مامزامر باسی ئاماژەی پێکرد کێشەی دەوامی فەرمانبەرمان هەیە لەبەرەوەی پێشووتر موچە لە کاتی خۆیان دراوە دەوام سابت بووە پاداش درا هەبووە بەڵام ئەمانە نەماون لە ئێستاە و لەو نەسریەش ناتوانانی تۆ موچەی لێ بێت کە موچە شتێکی ترە لەبەر ئەو هاوکاریانە بەشێک شێگەڕێتەوە ئایا ئەگەر ئەوان کۆتایی هاتوویان لەێرە نەماون یان ئێستان بەردەوامن و ئەگەر بێت لە مۆلا ڕێکدا وێگان چەند کەسانێک دیانێت بێنە ئێرەوە خزمەت بکەنەوە ئەوان مۆڵەتیان پێهێنیان ئێمە کاری خۆبەخشی پرۆسەیەکی بەردەوامە بەڵام لە هەمان کاتا تەنزیمکردنیشی ئیشێکی قورسە چکە بە خێوکردنی مناڵ پسپۆڕیە مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوو لەگەڵ ئافرەتانێک کە بەهۆی کێشە و گرفتەوە هاتوونەتە مؤسسات شارەزایی ئەوێ توانە و قابلیەتی ئەوێ و گونجاندنی لەگەڵ یاسا و ڕێنماییەکان کە بۆ خانەکان و بەڕێوەبردنیان هەیە ئێمە لە ماوەی ڕابردووە ئەزمونێکمان کردووە ئێستا لە دیراسی ئەو ئەزمونین پاشەوەی خاڵە بە هێز و لاوازەکانی دیارەکەین بەڵە کاری خۆبەخشی بەردەوامە بێ کە هێندێ فەراغ لە هێندێ بوارە بۆ کارمەندان و خانەکانمان پڕەکاتەوە منەمەوێ ئەوە دووپات کەمەوە کە ئەم کەمپینە بەڕاستی زۆر نمونەیەکی جوان و وێنەیەکی جوان بوو ئەویشەوەیە کۆمەلگە ئەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی ئەخلاقی کۆمەڵایەتی کە دامەزراوەی کۆمەڵایەتی و هێندێ مؤسساتی تر تەنها ئەرکی حکوومەت نییە ڕاستە حکوومەت وەلی ئەمری بێسەرپەرشتە وەلی ئەمری بە ساڵاتچووە وەلی ئەمری هەموو ئەو کەسانەیە کە خانە و لانە لە دەسەدەن بەڵام کۆمەلگەش بەرپرسیارەتی هەیە دەوڵەمەندەکان بەرپرسیارەتیان هەیە ئەوەی گرنگە ئێوە لیستەکان کاتێ بینن تەماشای ناوەکانەکەن زۆرینەی زۆریان هاوڵاتی ئاسایین کە هەیە لە 10,000 گیرفانیەوە هاتووە وەک بەرپرسیارەتیەک بەرامبەر خانەکان بەخشیوێتی هەتاوەکو ملیۆن بەرەوسەر و گەنجان بەشداریان کردووە مامۆسایانی زانکۆ بەشداریان کردووە زانکۆکان بەشداریان کردووە هێندێک ڕێکخراوی پەیوەندیدار بەشداریان کردووە لەو ڕۆوە من زۆر بەشداری ئەو بەڕێزانە بەرزە نرخێنم و ڕۆحیەتی هاوکاریکردن لە ناو کۆمەڵگا لە ڕوانگەی ئەم نمونە جوانانەوە بەرجەستە بێ و باڵا بێ و گەشەیەکە ئێمە لە ڕۆژانی داهاتووشە زۆر زیاتر پێویستمان بەوانەیە هاوکاریان کردن کە ئەو پارەی دراوە بە ئێوە بە ئاسانترین شێوە لە حکوومەتی وەرگرنەوە واتە لە بانکەکانی وەرگرنەوە نەچێتە ناو سیستەمی موچە و هەندێک ئەو پرسیارە جوانە طبع ئێمە لە 2006 تا 2016 ئەو سندوقە ئیشی کردووە نزیکەی 130 ملیۆن دینار داهاتی هەبووە و خەرجیش کراوە هیچ گرفتێکمان لە سندوقان نییە و ئێمە تا ئێستا 1 دینارمان لە سندوق لە بانک نییە تا بانک خەرجی نەکردبێ یا نەتوانێت خەرجیکە و بۆ داهاتوش دڵنیایی ئەوە ئەدەین کە بەرپرسانی بانکی لە سلێمانی بەتایبەت کاک عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی بانک لە سلێمانی دڵنیایی پێداوین کە هاوکارمانە پشتیوانمانە هیچ دینارێکی هیچ کەس یەتە ئەو سندوقە نەڕائەکیرێ نەتەخیرەکرێ نە بەهۆی نەبوونی سیولەوە گرفتی بۆ دروستە بێ و وەکو خۆی خەرجەکرێت زۆر سپاس بۆ هەموو لایەک دووبارە بەخێر بێن نمونەتان